سەرپەرشتیاری پاڵەوانێتی سلێمانی نێودەوڵەتی جەنابی کاقوبەت تاڵەبانی زۆر بەخێربێی. میوانە ئازیزەکان، ئامادەبووانی خۆشەویست، سڵاوی خوای گەورەتان لێبێ. هونگلێک بخێر هاتن بۆ باژێرێ سلێمانی، سەرسەر و سەرچاوێت مەهاتن، سڵاو و ڕێزێتمە ji bo gelê me serbilind. أهلا وسهلا بالضيوف الكرام في رحاب مدينتنا من كل الجهات ليشرفونا بحضور بطولتنا هذه. ضمني عرض سلام وخوش أعمادا عزيزان كتشريف آوردن جاء افتخاري كشهر سليمانية مزبان دوستان عزيزة مثل شما است. مرحبا سليمانية، خوش geldiniz. Aramızda olmamızda mutluluk duyarız. زۆر بە خێراتنی گەرمی میوانە ئازیزەکان دەکەین کە لەم هەموو لایەوە تەشریفیان هێناوە بۆ شارە جوانەکەمان بە مەبەستی بەشداریکردن لەم پاڵەوانێتیە. بە ناوی پاڵەوانێتی سلێمانی نێودەوڵەتی بۆ زەنگی نابینایان بۆ ساڵی 2025 کە بەبێ بەشداریکردنی بەڕێستان هەرگیز سەرکەوتو نەدەبووین، هیوادارین ئەم بەشداریکردنە لەم پاڵەوانێتیە ببێتە مایەی چێژ وەرگرتن و بەدەستهێنانی ئەو ئامانجانەی کە لە پێناویدا بۆ ئەم پاڵەوانێتیە ڕێکخراوە. ئەم پاڵەوانێتیە خۆی دەبینێتەوە لە تێکەڵبوونی کلتورەکان و لە نزیکەوە یەکتر ناسینمان، هەروەها فێربوون لە یەکتری و گۆڕینەوەی شارەزایی لە نێوانماندا. بۆ ئێمە شانازیە کە شتێکی لەو شێوەیە لە شارە جوانەکەی سلێمانیدا هەبێت. هەروەها شاری سلێمانی کە بە لؤلوی عێراق و ئەستێرەی کوردستان ناسراوە بە خێراتنتان دەکات و ڕێگاکانی بە گوڵە نێرگس دەڕازێنێتەوە بۆ ئێوەی بەڕێز. ئەم شارە کە بە پایتەختی ڕۆشنبیری کوردستان دەناسرێت هەمیشە و لە هەموو کارێکدا دەرگاکانی واڵایە بۆ هەموو چالاکیەک یان بۆ هەر کارێک کە خێری گشتی تێدا بێ و بە تایبەتیش ئەگەر پەیوەندیدار بێ بە چینی و توێژێکی کە خزمەتکردن و ڕێزگرتنی فەرزە لەسەر هەمومان. لەم بوارەدا سلێمانی پێشەنگە لە خزمەتکردنی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت بە شێوەیەکی گشتی و گەشە پێدان و پێشخستنی وەرزشی کەم ئەندامان بە شێوەیەکی تایبەت. لەم پێناوەدا لە ڕێگەی یانی وەرزشی ڕۆژ و لقی سلێمانی لیژنەی پاڵاوەڕۆمپی کوردستان و بە هاوکاری و پشتیوانی زۆر بەڕێز جەنابی کاقوبەت دەستمان کرد بە بنیادنانی سەرخان و ژێرخانی وەرزشی و کەم ئەندامان و بە شێوەیە کە بتوانین بڵین ئێمە لەم قۆناغەدا ئامادەین بۆ گواستنەوەی هاوکاری و شارەزاییمان بۆ شار و ناوچەکانی تری هەرێمی کوردستان و عێراق و وڵاتانی دۆست و دراوسێ و بە تایبەتیش ئەو لایەنانەی کە یاداشتی لێک تێگەیشتن لە نێوانماندا هەیە. بە خۆشحاڵیەوە دەڵێم ئەمە یەکەم جارە کە ئێمە بتوانین چالاکێکی لەو جۆرە و بەم ئاستە ڕێک بخەین بەبێ ئەوەی پشت بە کادری شارەزایی دەورەوەی وڵات ببەستین. ئەمە شەنگاوێکی گەورەیە بۆ بنیادنانی دوا ڕۆژێکی گەشتر بۆ وەرزشی کەم ئەندامان بە پشتیوانی ئێوە و خوای گەورە. دەمانوێت ئەوە ڕابگەێنین کە ئێمە ئامادەین بۆ پشتیوانیکردن لە هەموو پاڵەوانێتێک لە چی لەسەر ئاستی ناوخۆی و چی لەسەر ئاستی هەرێمایەتی بە تایبەتی پاڵەوانێتی ڕۆژ ئاوای ئاسیا. ڕێگەم بدەن ئەم هەلە بقۆزمەوە بۆ پیرۆزباییکردن لە کەسوکاری خۆمان و خەڵکی شاری هەڵەبجەی بریندار و خۆڕاگر کە بۆتە دواهەمین پارێزگاری عێراق. بەم بوونەیەوە
داوا لە براکانمان دەکەین بەم بۆنەیەوە داوا لە براکانمان دەکەین لە لیژنەی پارا ئۆلۆمپی نیشتیمانی عێراق بە سوپاسەوە دەست بکەن بە ڕێوەشوێنیکردنەوەی لقی خۆیان لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویست. هەروەها خۆشحاڵ دەبم کە ئەمڕۆ پیرۆزبایی لە ئازیزەکانمان بکەین لە کەسانی نابیستان لە عێراق و هەرێمی کوردستان بە بۆنەی هەفتەی عەرەبی چالاکی نابیستانەوە. لە کۆداییدا چەند بارەی تر بەخێر بێن و سەرچاومان سلێمانی شاری خۆتانە. ئێمەش کەسی ئێوەین هیواداری هەموومان بەیەکەوە لەم پاڵەوانێتیە سەر بخەین و چەندین شارەزایی تازە و سوود وەربگرین و بەدەست بێنین. داوای سەرکەوتن بۆ هەموو تیپە بەشداربووەکانی ئەم پاڵەوانێتی دەخوازم هەر بمێنن بە خێر و خۆشی و خۆی گەورە ئاگای لە هەمووتان بێ. زۆر سوپاس.